لە ڕۆژی جیانی ژینگەدا و کوڕەخراوەیەندە بۆ پاراستنی ژینگە بە هاوبەشی قایمقامەتی قەزای چەمچەماڵ هەستاین بە سازکردنی سیمینارێکی تایبەت لەسەر زیانەکانی ئاگرکەوتنەوە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان بۆ بەڕێز دارا حەسەن. ئەو باسە بۆیە لەم کاتێ ئەڵمابژار لەبەرەوەی بەرەوەرزی بڵین وشکبوونی پاوان و دارستانە چین. بۆیە لە ئێستاە زیاتر مەترسیەوەیە کە ئاگر بکەوێتەوە بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا لە سەرانسەری هەرێمی کوردستانە بە پێوە ئامارانی دەستی ئەمە کەوتووە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا زیاد لە 1.2 ملیۆن پاوان و دارستان لە هەرێمی کوردستانە سوتاون بەشێکی زۆری لەلایەن هاوڵاتیانەوە بەدەستیان قەز بەشێکی پەیوەندی بۆ تۆبارانانەی سنوورەکانەوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران و تورکیاوە. بۆ ئێمە ئەمڕۆ مامۆستایانی ئاینی زیاتر گرنگیمان پێدا بەتایبەتی بەگشتیش فەرمانگە حکومیەکان بۆی کە ئێمە وتارێکی هەینی لەم مانگی ڕەمەزانە تایبەت بکرێت بە قسە و باس کە هاوڵاتیان زیاتر هۆشیار بن. ئەم ساڵ سوپاس بۆ ێزان بارانێکی زۆر بارێ و پوش و پاوانێکی زۆرمان هەیە. هیوادارم پیاوانی ئاینی جوتیاران کشتتوکاڵ دەستگاکانی ڕاگەیاندن تەچیز بکەنە سەر ئەم فترێککە بەم کوردەواریژە مانگەمانی جۆزەردانە مانگی پوشپەڕە ئاگر و پاوانێکی زۆر هەیە کە کاریگەری لەسەر سووتاندنی دارستانە سروشتەکانمان هەیە. بۆیە من داواکارم هاوڵاتیان وشیار بن لە ئاگرکەوتنەوە لە فرێدانی جگەرە لە ناو سیارەکان خەتەکان ئەو جوتیارە بە ڕێزانی کە خۆیان مەحسوولیان هەیە شوێنە گشتیەکان کۆمپانیاکان بەنزیخانەکان لەسەر جادەکانی دەرەوە خۆیان ئاگری بەر بۆ بەنزیخانەکەی خۆیان بکەن